قورئانی پڕبەرەکەت و بەخشش لە سوورەتی مەریەم ئاەتی 26 هەندێک بنەمای ئەخلاقیمان دەداتێ. مرۆڤ ڕەوشت و ئەخلاقی لەکایە دەردەکەوێت. قورئان کلیلەکانمان دەداتێ. ڕەوشت و ئەخلاق لەو کاتەدایە کە تووشی سەدمەیەک دەبی، تووشی ڕووداوێک دەبی کە شۆکت دەکا، ڕووداوێک کەت پێشتر چاوەڕێین نەکردووە، لەو کاتەدا ڕەوشت بەرزەکان هێمنن، لەسەرخۆن، هادیئن، بە وریاییەوە بارودۆخەکە هەڵدەسەنگێنن. پەروەردگار باسی مەریەممان بۆ دەکا کاتێک کچێک لە ئەو پەڕی پاشیدا، لە ئەو پەڕی حەیا و حورمەتدا لە ژیانیدا تەنانەت چاوێکی حرامی بۆ کوڕێک هەڵ نەبڕیوە چ جای ئەوەی پەنجەی بەری کەوتبێ، بەڵام سبحان الله لە یەک چرکەدا لە ماوەی کەمتر لە خولەکێک کاسکی بەرز دەبێتەوە حەملی هەیە. ئالەو کاتەدا دەڵێ یا لەیتەنی مت قبل هذا، پەروەردگارە ئەمە هەرچەند لەلایەن تۆ پێم بەخشرا بەڵام خەڵکی بڕوان پێ ناکەن، خۆزگە پێش ئەم ڕووداوە بمردمایە. پەروەردگار دەفەرمێ نا، ئاوات بمردن مەخوازە، فەکولی وەشڕەبی وەقەڕی عەینە، لەو ئاوە بخۆ، لەو خورما تازە بخۆ، هەروەها چاوت با ڕۆشن بێ، گەشت بین بە بەداهاتوو، داهاتووی خۆت و منداڵەکەت زۆر خێر دەبێ. ئەمە ئیسای کوڕی مەریەمە، ئەمە مرۆڤێکە لە دوای ئادەمەوەش کەسێککە ئاوا لە دایک نەبووتەوە. فإما ترين من البشر أحدا، ئەگەر خەڵکانێک بەرەو ڕوود بووەوە پرسیاریان لێکردی کچێکی داوێن پاک بە ئەخلاق کە نەزەری حرامن نەکردووە، ئەی باشە معقولە ئافرەتێک پەنجەی پیاوێکی بەرنەکەوت پێ و مناڵ لەدایک ببێ، ئەمەش مناڵی خۆت بێ. فقولی إني نظرت للرحمن صوما، بڵێ من بڕیارم داوە، نافەرمێ سیامە بە ڕۆژوو نان و ئاو ناخۆم، بڕیاریم داوە صوما فلن أكلم اليوم إنسيا، ئەمڕۆ لەگەڵ هیچ مرۆڤێکا قسە ناکەم. نافەرمێ ئەحەدا، سەیری وردەکانی قورئان کەن، نەخێر گفتوگۆ لەگەڵ پەروەردگاری خۆما دەکەم، دوعا دەکەم، دەپاڕێمەوە قسە لە خزمەت خوادا دەکەم، بەڵام لەگەڵ هیچ مرۆڤێکا قسە ناکەم. با نەڵێن لەگەڵ فڵان کەسا قسە دەکا، لەگەڵ فڵان کەسا قسە ناکا، خەڵکی لە خۆم ناکەم بە دوژمن، بڵێ من زمانی خۆم گرتووە ئەمڕۆ لەگەڵ کەسا قسە ناکەم. ئەم ئاەتە قورئانی باسی ڕەوشت و ئەخلاقە بەڕێزان.